کەرتی کشتوکاڵ وەک بەشێکی سەرەکی لە داهاتی وڵات ئەژمار دەکرێت، بەڵام گرنگجینەدانی حکوومەت بەو کەرتەوای کردووە بەرهەمی جوتیاران وەکو پێویست لە بازاڕەکان ساغ نەبێتەوە و وەک جوتیارانی باڵەکایەتی خۆیان باسی لێوە دەکەن حکوومەت هاوکار و یارمەتی دەریان نییە بۆ ئەوەی بەرهەمی کشتوکاڵی زیاد بکەن. خۆی کشتوکاڵی ئەو ساڵەکەی نیە لە بەهارێەوە وەکو پێویست ساگ نەبوو لەبەرەوە لەی تەماتەکە هەل لە بارەوە لە بوارەوە خەڵکە تەماتەی سان تەماتەی خڕ بووە جا نازانم هۆکاری بارانی بوو هەل لە منتیقی میاری قەندی ڕابگرێ وەرە دۆڵی باڵیان و وەرە وێزێ هەتا چەوە سیدەکان و عاجومەرە هەتاش دۆڕ ڕووسێ هەتا ئەچەوە منتیقی برا دۆستی هەمووی تەماتە خراب بوو. ئێستا قەناعەت بکە لەو گوندانە لە بڕۆ لێرە ئێنە و مەران و خۆشکان ماڵ هەیە ساعب مڵکە ئاویشی هەیە زەراعەتشی هەیە باە خوارێن تەماتە نییە بەڵا هەتا ئێستا ئەمەگلەی ئەو مەدان حکومەت گێنەما پسپۆر شوای نەردووە لە بواری کشتوکاڵی معلوماتی تەواوی هەبێ سەر ئەو تەماتەی هەڵقان بتنی ئێرانێ سەری دەرنەچوو بتنە هەولێرێ بە هیچ شێوەیەک سەری دەرنەچوو داخوا هۆکاری ئەو تەماتەی بەرهەمەی لۆ خراپەبی ئەبی تەماتە خرەبیتەوە کڵوکێدا ناکاتە کارێک ئەگە کردی شتێ کارکە ئەرزی بەگشتی وازی کشتتوکاڵ باش نییە ئەوەی کە بەڕێک باشبی زۆرش باش نییە ئەویش تەماتەیە زۆر باش نییە بەس ئەوانی دیکە کە کردووە خیارە ئەوان دیکە بەگشتی کشتتوکاڵکردن هیچ ئیسیفادەی بەو شێوەی نەمایە لەبەرەوەی هیچ پارەچی ناکات لەبەرەوەی بەرهەمی دەرەوەی دێت بە تایبەتی تەماتەی ئێرانی زۆر دێت کەواتە پارەی ناکات تەماتەیمە. بەشێک لە بەرهەمە کشتوکاڵیەکانی جوتیارانی باڵەکایەتی تووشی نەخۆشی هاتوونە و حکوومەت هاوکاری نەکردوون. بەڕێوەبەری کشتوکاڵی قەزای چۆمانیش هۆکاری هاوکاری نەکردنی جوتیاران دەگەڕێنێتەوە بۆ قەیرانی دارایی. قەرەبووکردنەوە لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم قەیرانی دارایی هەیە 2-3 ساڵە قەیرانی دار هەیە بۆیە نەتوانرا وەکو پێویست قەرەبووی براجوتیارەکان بکرێتەوە لەبەر قەیرانی دەرێن ئەگەر نا ساڵانی پێشتر قەرەبوو براجوتیارەکانە کراوە لە زەرری زیانی کشتتوکاڵی. قەزای چۆمان کەوا سنتەری باڵەکایەتیە دەکەوێتە 180 کیلۆمەتر لە باکووری پارێزگای هەولێر و 4 ناحیا لە خۆ دەگرێت. 3950 دۆنم زەوی شیاوی هەیە بۆ چاندن و خاوەن خاکێکی بەپیت و ئاو هەوایەکی سازگارە. پلەکانی گەرما لە هاوین لە 32 پلە تێپەڕ ناکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام کوێستانی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی.